سڵاوتان لێبێ. پۆلیسی دهۆک ڕایگەیاند ئەفسەرێکی بەرگری شارستانی بە فیشەک باوکی خۆی کوشتووە و برایەکیشی بریندار کردووە. بریندار حەمید شەریف بەرپرسی پەیوەندی و ڕاگەیاندنی پۆلیسی دهۆک بە NRT ڕاگەیاند لە قەزای سەمێڵ لە ڕۆژاوای پارێزگای دهۆک گەنجێک بە 5 فیشەک باوکی خۆی کوشتووە. هەروەها وتی دواتر و برایەکی خۆشی بریندار کردووە و بۆ شوێنێکی نادیار هەڵاتووە و تا ئێستا لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر نەکراوە. شەوی ڕابردوو لە بەردەم باڵەخانەی ئەنجومەنی وەزیران لە شاری هەولێر پۆلیسێکی هاتوچۆ تەقەی لە پۆلیسێکی تر کرد و برینداری کرد. بەڕێوبەری پۆلیسی هەولێریش دەڵێت کێشەکە کۆمەڵایەتیە. کاتژمێر 10 خولەکی شەوی ڕابردوو لە بەردەم باڵەخانەی ئەنجومەنی وەزیران لە شاری هەولێر کارمەندێکی پۆلیسی هاتوچۆ بە دەمانچە تەقەی لە پۆلیسێکی تر کرد و لە ئەنجامی بەرکەوتنی 7 فیشەکیشدا ئەو پۆلیسە بە سەختی بریندار بوو. بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە نزیک ناحەی جێگەڵا لە قەزای کۆیە دوو شۆفێر لەناو ئۆتۆمبیلەکانیاندا سووتان و گیانیان دەدەستدا. پەیامنەری NRT لە کۆیە ڕایگەیاند کاتژمێر 11 شەوی ڕابردوو دوو تانکەری گواستنەوەی نەوت لە نزیک گوندی گۆمەشین سەر بە ناحەی جێگەڵا لە قەزای کۆیە پێکیان دادا و بەو هۆیەشەوە هەردوو ئۆتۆمبیلەکە گڕیان تێبەر بووە. سەرۆکی پەرلەمانی عێراق شارنەوەی باری تەندروستی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراقی بە مەترسیەکی گەورە لەسەر ڕەوشی عێراق لە قەڵەمدا. وتیشی هەمولایەک چاوەڕوانی راپۆرتێکی پزیشکین کە تیایدا ڕاستی باری تەندروستی تاڵەبانی بخاتە ڕوو. بەڕێوەبەرەتی سامانی ئاژەڵی هەرێم ڕایگەیاند لە ماوەی هەفتەی ڕابردوودا و بە بۆنەی جەژنی قوربانەوە بە تەنها لە کوشتارگەکانی هەرێمدا زیاتر لە 70,000 سەر ئاژەڵ سەربڕاون. ئازاد خۆژنا و بەڕێوەبەری گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری هەرێمی کوردستان بە NRT ڕایگەیاند لە 3 ڕۆژی پێش جەژن و 4 ڕۆژی جەژنی قوربانی ئەم ساڵدا لە گشت کوشتارگەکانی هەرێمی کوردستان زیاتر لە 14,000 سەر ئاژەڵی بچووک و 3,000 سەر ئاژەڵی گەورە سەربڕاون. بەهۆی تەقینەوەی مینەوە لە یەکێک لە گوندەکانی سەر بە شاری مەریوانی خۆرەڵاتی کوردستان 7 منداڵ بریندار دەبن. ئاژانسی هەواڵی کورتپا بڵاوی کردەوە لە گوندی نشکاشی سەر بە شاری مەریوان و لە نزیک بنکەیەکی کۆنی سوپای پازاران مینێک دەتەقێتەوە کە بەو هۆیەوە 7 منداڵی تەمەن نێوان 8 بۆ 10 ساڵ بە سەختی بریندار دەبن. سەرچاوێک لە پۆلیسی پارێزگای سەلاحەدین ئاشکرای کرد سەر لە بەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆمبڕێژکراو لە نزیک ماڵی فەرماندەیەکی پۆلیس لە باشووری شاری تکری تەقیەوە و بەهۆیەوە 6 کەس کوژران و 5 کەسی تر بریندار بوون. تاکیدیشی کردەوە فەرماندەکە هیچ زیانێکی بەرنەکەوتووە. سەرچاوەکە با ماڵپەڕی مەداپرێسی ڕاگەیاند ئۆتۆمبیلە بۆمبڕێژکراوەکە لە ناحەی ڕەکە تەقیوەتەوە و لە ئەنجامدا 4 کەس لە ئامۆزاکانی مقەدەم نافە عەزاوی فەرماندەی پۆلیسی ناحیەکە و 2 پاسەوانی تایبەتی کوژران و 5 تر بریندار بوون. سەرچاوێک لە پۆلیسی پارێزگایان بار ئاشکرای کرد ئاماری ئەو تەقینەوەی کە ئەمڕۆ ژمارەیەک دام و دەستگای حکوومەتی لە قەزای ڕاوەکردە ئامانج گەیشتا 5 کوژرا و 20 بریندار کە قایمقامی قەزاکە لە نێو بریندارەکاندایە. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن بەختەوەر بن.